ئەوسا خەڵک ژنێ نابووی ماڵەکەی ئاوادان بێ ماڵەکان چۆڵن هەتا ئێوارە بە سزمانە ئەم ئافرەتە یا لە تەلەڤیزیۆنە یا تا سعات 12 شەو یەکی شەو لە تەلەڤیزیۆنە مێنێتەوە ئیتر زەوق و شەوقی نە لەگەڵ ماوسەر هەیە نە لەگەڵ مناڵ هەیە خواخوایەتی کەس قسەی لەگەڵ نەکا و تۆزێ بۆ خۆی بخەوێ ئیسراحەت کە وڵاهی من ڕێزم هەیە بۆ حەز دەکەم بگەڕێنەوە بۆ دەوری خۆیان لە کیس داوە ینی مەسێسا ڕۆژێک لەم ڕۆژانە لە مقابلەیەک لەگە خوشکێک بووم هەتا سعات 6 کە تقریبا سعات 6 و 10 دقە بانگە ئەی تا 6 لێرە بم ئەی ماڵەوە یارەیەکە بێ بچمەوە ماڵی خەزورم یاریگە چمەوە ماڵی باوکم ئێ باشە معقولە ماڵە ئاوا بێناز بێ ئەوسا خەڵک ژنێ نابووی ماڵەکەی ئاوادان بێ ماڵەکان چۆڵن اینجا خانمەکانیش بەڕاستی لە ئیشی خۆیان لایەنداوە یعنی خانم ئەبێ پیا و خزمەتکاری بێ و پارە و معیشەت و نەفەقەی بکێشێ ئەویش لە ماڵە و ماڵەکەی بۆ بەرێ بەڕێوە بەڵام ئێستا ئەوان وازیان لەو ئیشیان هێناوە دەستیان کردەوە بە مەسەلەی پارە پیاکردن و کاسبیکردن و ئیشکردن و ئەمانە ئەرکەکەیان قورستر بووە تۆ نان نەکەی و چێژ نەکەیت و جل نەشوی و فەرج نەشوی لا پیاویش نەخەوی ئەجای تر کاتە ئەم گەنجە بۆیە ئێستا زۆربەی زۆری ئەڵێ من ژن ناهێنم ئافرەتەکە حتا لا پیاوەکەشی ناخەوێ من ڕۆژێک پێ وتم متاڵێ ژووری نووسن جا ژووری نووسین بۆچێ کابرا لای نەخەوێ ژووری نووسین بۆچێ چی لە ژووری نووسم بکە هەتا ئێوارە بە سزمانە ئەم ئافرەتە یا لە تەلەڤیزیۆنە یا تا سعات 12 شەو یەکی شەو لە تەلەڤیزیۆنە مێنێتەوە ئیتر زەوق و شەوقی نە لەگەڵ ماوسەر هەیە نە لەگەڵ مناڵ هەیە خواخوایەتی کەس قسەی لەگەڵ نەکا و تۆزێ بۆ خۆی بخەوێ ئیسراحەت کە لەبەرەوە ئەوە یعنی حەز دەکەم ئەو خوشکانە و خانمانە بزانن کە ئەمە زەربەیان لێ دراوە نەکو مافیان راوتێ بەعکسەوە حەقیان خوراوە